ولی بینران وکو ما آماجه پیکری کمک بابتو برگن همه رنگ و جور به جور نوا برنامه بیانید باش کردستان دانه ایروژی ممیوانداریا شلوه جلال اکتر کمدی کریه شلوان یعنی چاوروانی و هر وها اگر شلوان به کرمانجی جی بیجین شلوه یعنی او باو بارانات بریا بفر جراد بیجن شلوه ایرو شلوان گل مدایا وکو یا دیار ایج اکترین کمدیه بتایبتیجی ناوا تورن جواکی دا پرت دیتن و پر رخنه لهنک تشتن جواکا کردواری دگره بله کاک شلوان تو بخیراتی با برنامه بیانید باش کردستان زور سپاس و زور پێم خۆشە لەسەر بەرنامەکە ئێوەم بە میوانی زۆر سپاس ناوەکەی منیشی کرد بە شەعر زۆرم حەز لێ بوو قوربان زۆر سپاس کاک شلۆڤان زۆرێک لە خەڵک تۆ ناسن بەڵام بۆی کە زیاتر ئاشنا بن بە تۆ بۆ ئەو کەسانی کە کارەکانی تۆیان نەبینیوە یان ئاشناین بە کارەکانی تۆ شلۆڤان کێ؟ ناوم شلۆڤان جەلالە کورتە ڤیدۆی کۆمدیەکەم لەسەر کۆڵچووی کورد لەسەر ئەو شتانەی هەموو ڕۆژێ بەسەر ئێمەی کوردایە ڤیدۆکانمان لە 15 بۆ 20 میلیۆن جار سیر کراوە لەسەر فەیسبوک و ئینستاگرام و سۆشڵ میدیا یعنی خەندەمانی ناوەتە دەمولێوی نیوەی کورد ئەوانەی ناشمان ناسن بە بۆنەی ئەم قابلەوە ئەمڕۆمان ناسن و خەندە ئێنینە دەمولێوی هەموو گەلی کوردستان باشە تۆ بۆچی لە ڤیدیۆەکانتە زیاتر ڤیدیۆەکانت ڕەخنەین بەڵێ ئێمە هەموو کەس یعنی بە شێوەیەکەوە خۆی دەرەبڕێ ئیوایە بە مۆزیقا ئیوایە بە فلیم ئێمە ئەمانەوێت لە ڕێگایەکی کۆمدیەوە لە عینی کاتە دڵی خەڵک خۆش بکەین و خەڵک پێ بکەنێ بەس لە عینی کاتە مشکیلەی کان هەل ناو کووردا هەمانە بە خەڵکی بناسێنین یعنی زۆر شت هەیە لە کۆڵچری ئێمەیە هەگۆڕانکاری پێویستە هابی ئێمە ئەمانەوێت ئەو شتانە پیشانی خەڵک بین و جا هەر کاتێکیش یعنی شتێ بکەیتە جمهورێکی زۆر گەورەت هەبێ ڕخنەتە بێت و ئەو شتانە بەلامانەوە باشە شلۆڤان ئەم بەهەورە بلا بینەرژی ببینن ئەم چەند کورتە ڤیدیۆیەکن کۆمیدیên کاک شلۆڤان ببینین پشڕە ئەمێ vەگەرم بەردەوامیە بە بەرنامە بەیانیت باش کوردستان ماڵم کاول ئەی قوڕ بەو سەرم نەبێت کوێستا پارەکەم ناوەتەوە کوڕە شوێرایی دایە باش وەرە ئەوە تۆ شوێری خاترات قوو دەبێت ئەی بە قوربانە بم ئەی بەسە کوێرە بە قوربانی ئەو جامانەیەشێ بم باشە نەوەڵا هەرەوەنە چاودڵم ڕوون بۆ کوردێکی کەبینی چونکە بە ناشکوری ناڵم ئەم کوردستانە پڕ بۆ لە عەرە کاڵەکە بەرەی شاراوە شازە هیچم نییە لە بەریکە شەقڵێکی بۆ دەستێکی مهمە بەڵێ دەستە خۆش زۆر سپاس کاک شلۆڤان بەڵێ ئەو کارانەی کە کردوتە دەستە خۆش ببێ زۆر سپاس و زۆر جوانن بەڵام زۆر سپاس شێوازی کارکردنی تۆ چۆنە بیرۆکەکان چۆنە چۆن کاریان لەسەرەکەی بەڵێ ئەو نەوە جۆرانەی ڤیددیوانەی ئێمەکەین پێڵێن ڤاین بە هەموو زمانێک هەبوو بە ئینگلیزی بە ئیسپانی بە عەرەبی منیش ویستم وەکو کورد ڤیددیۆ بکەم بۆ خەڵکی وڵاتەکەی خۆم ئیتر لەوەوە دەستمان پێکردا ڤیددیۆکان 15 سانیان ڤیددیۆیەکمان کرد زۆر خەڵک حەزی لێ یەکەم ڤیددیۆکە کردت چۆن ئەو بیرۆکەیە هاتە لە چۆن ویستت دەست بەکارە ینی کۆڵچووی کرد زۆر شتی جیاوازی تایە زۆر قسەی خۆشی تایە زۆر پەنمان هەیە تەمنیش ڤیددیۆکم کرد لەسەر باوکی کورد ئەڵێ نە بەخوادای خەیتەوە ئێستا خۆمەکەمەوە بۆ یان باوکە کاڵێ ینی قسەی کوردەواریەکە هە باوکی هەمومانەی کەین
ئیتر ئەو ڤیددیۆمان بڵاو کردەوە زۆر خەڵک حەزی لێ بۆ ڕەفیقەکانی تاگەکردی تر لەوەوە تا چونە ئێستاش دەرەوەی تۆ یاخود ژیانی تۆ لە دەرەوەی کوردستان یان لە ئەوروپا هۆکار نەبوو بۆی کە تۆ زیاتر بیر لەو کارانە بکەیتەوە بۆ نمونە هەست بە جیاوازی کللتورەکان بکەیت بەڵێ یعنی لە دەرەوەی کوردستان گەورە ئەبی یعنی هەستەکەی تۆ هەردوو لاکەی لە عینە کاتە ئەمریکەکەشی و کوردەکەشی بەس یعنی ئەمانەوێ شتی کۆڵچووی باشەکەی کوردەکە بهێڵین بەس لە عینی کاتە شتە باشی ئەمریکەکەش لای خۆمان یعنی تێکەڵاوکەین شتە باشەکەی هەردوو لاکە بەیەکەوە بینین جا بەڕاستی بەس لە هەر شوێنێ بین و چەند ساڵە دەرەوەی کوردستان بین ئێمە ینی هەر کوردین و هەر کوردە بین و کۆڵچووی خۆمانە پارێزین. باشە کاک شلۆڤان پێش بەرنامەکە باسی ئەومان کرد نە ئاو هەیە نە کارەبا هەیە بێمەعاشیە کوڕە هەموو شتێکە بەڵێ چی وای لێ کردی جاریشکە ئەوە سەردانی هەرێمی کوردستان بکەیتەوە ئەمە وەڵی 15 ساڵە لە دەرەوەی کوردستانم یعنی بەقە ئەم هەفتەی ئێرە خۆشی نەبینیوە حتا لەم کوردستانە دوور نەکەویتەوە نازانی چەنە خۆشە لە ناو خەڵکی خۆتا لە ناو خزمانە سعات یەکی شەوەچی برنج و شلەیەکە خۆی ئەوە دەست ناکەوێت لە دەرەوەی کوردستان ینی هەرچەند حتا لێرە دوور نەکەویتەوە نازانی چەنە خۆش هاتوونێتەوە سەرێ بین لە خزمان خۆمان بە گەلی کوردستان بناسیێنین لە ڕێگای تەلەڤیزۆنەوە چکە لە خەڵک لەسەر سۆشڵ میدیە و شت ئەمان ناسێ بەس بۆ ئەو خەڵکانەی لەوانەیە بەکاری نێنە سۆشڵ میدیا ئەمە زۆر شتێکی باشە سپاسی ئەوشەکەم مقابلەمانەکەن و بە خەڵکمانە ناسیێنن ئەو ئەکتەرانەی دیکە کە کارت لەگەڵاکەن هاوکارەکان پەیوەندیتان چۆن ناواتە چۆن ئاکتۆرەکانی کە ناوی پێشەوایە ئێستا سیدمەکە سەلامی لێ یەکەم کوڕی پورمە و زاواشمانە ئەو هەموو ڤیدۆکان ئەو لەگەڵمەکات و ئیتر ئایدیەکی ئەوەیان ئیمنە ئیتر تێکەڵاویەکەین من یعنی ڤیدۆی خۆمەکەم بە تەنیا ئەویش ڤیدۆی خۆی بە تەنیاکە بەس هەبەیەکەوە ڤیدۆیەکەکەین ئەوە نە لە هەمووی بەقەوەترە و خەڵک زۆریان حەز لێ بەیەکەوە ئیشەکەین و ڤیدۆکانیشم هەر هەمووی بە ئایفۆنەکە مەیگرین ئیتر خوشکە بچووکەکەم 11 ساڵەیە گرێ ینی بووە بە شتێکی چۆنەڵێ ئایلەیی ینی هەمومان بەیەکەوە لە ڕووی مۆنتاژ و کۆمەڵی هەمووی خۆمەکەم لە جلەکەوە لە شوێ بۆستین و چی قسێ بکەین و دڕکتر و ئاکتر و هەمووی باشە لە ڤیددیوەکە من ئەوەی کە هیچ نەبوو لە بەریکەی بڵێ ئەو هەموو جلت لەکوێ بوو وڵی یعنی خوشکەکانی دەکی سی چل جلیان هەیە تەمنیشەڵم بەعزە جارە ڤیددیۆکە مەڵم با بەکاری بێنم خەڵک حەزی لەونە ئەشتان کە کارێکەکەی بۆ منە ڤیددیۆکە ئاماداکەی کارەکە باڵین چەند ئاسانە بێت لە بەردەمت بۆ نمونە ئەو شتانەی کە پێویستە لە بەردەستت هەبێت بە تایبەت کارێکە لەسەر کوردستان بێ ڕەنگە پێویستت بە هەنێک کەرەستە و کەلوپەل هەبێت تا چەند توانیوتە ئەو کەرەستانە دابین بکەی بۆ بەرهەمەکەت هەرکەسێ ڤیدۆکانی ئێمەی بینی و ئازانە ڤیدۆکانمان زۆر سادەیە وەکوتم لە ئایفۆنەکەمانەوەی گین هابێ ینی ئەم ڕۆژە بەڕاستی ئەوەی ناوێت کامێرەیەکی گەورە بێنیت و یەک دنیا خەڵک کۆ بکەیتەوە بەسەوەنە فکرێکی هەبێ تەلەفۆنەکەی خۆ بەدەستەوە بێ لە ڕێگای سۆشڵ میدیەوە یعنی فەیسبوک و ئینستاگرام ئەتوانی خۆ بە دنیا بناسیێنی ڤیدۆکانی ئێمە زۆر سادەی ڕستیە دوو قسەی کوردەواری تایە هەمووشمان خۆمانەکەین و زۆر یعنی ئاسانە بەلامەوە ئەگەر لی بزانی زۆر ئاسانە بەس یعنی ئەو ڤیددیوەکی ئێمە 15 سالیە یەکەین لەوانەیە نیو سەعاتم پێ بچێ یعنی چ دەقەم پێ بچێ چکە ئەمەوێ زۆر وردم لی وردەبمەوە بێ ئەوە ئاوا بێ و ئاوا بێ ئابێ باش مەبەستت لەو کارانی کە ئیکەیت ینی چییە پەیامە یاخود ڕەخنەگرتنە یاخود چییە دەتەوێت چی بە خەڵک بڵێیت ئەمانەوێ پێش هەموو شتێک یعنی دڵی خەڵک خۆش بکەین یعنی بەڕاستی ئێمە خەڵکی کوردستان دایمە خەمبارین دایمە شەڕە دایمە شتێک هەیە یعنی زۆر خەمباری نەمانەوە شتێک بکەین هەر دڵی خەڵک خۆش بکەین یعنی خەڵکە ڕۆژێکی ناخۆشە بێ سەری ڤیدۆکانی ئێمە بکات تۆزێ پێ بکەنێ خەندە بێنینە دەم و لێویان اینجا لە عینی کاتیشا ڕەخنە ئەگرین لە کۆڵچووەکەمانە چکاوتم بەعزە شتێک گۆڕانکاری زۆر پێویستە هابێت لە ڕێگای ڤیدۆکانمانەوە ئەمانەوێ ئەوە گۆڕانکاری هەبێ باست لەوە کرد کە 15 ساڵە لە کوردستان دووری بەڵام چۆن زانیت تا سارەخانیشێک کاتی خۆی کە ڕسمیەگر ئەوەستا و ئەوانە کورد خۆیان کرد یعنی 20 ساڵە دەرەوەی کوردستان بێ 100 ساڵە دەرەوەی کوردستان بێ کورد هەر کووردە یعنی کۆڵچووی خۆمان هەرە پارێزین ئەوە تا بە جلی کوردیەوە هاتوونی لە ئەمریکاش بۆ ناو بازار بە جلی کوردیەوە چین کورد لە هەر شوێنێ بێ هەر کووردە ئەچینە بینینی بەشێکی تر لە کورتە ڤیددیۆکان بەڵێ بینەران با پێکەوە بیان خۆتان بگرن زۆر پێەکەنن ئێستا
باوکە 200,000 فاڵەوەرم هەیە چا فاڵەوەر بە چیە چێگەر گیفانە 25 فێسیتیانە بێ پیاوەکە دەواسی لێ بێ لەقەی ناکە گیفانی سەوزەڵە خان مەڵێ سەوزەڵێ خانێ هەدێ و کڵاو لابە وێڵی بێ ناموسی بێ ئەدەب تۆ سەر چێ داوە بۆڵە لە چی وەی هەمە بیسوور ئەوە پیاوانە Feels so different being here. I was so used to being next to you. Life for me is not the same. يخوا قد خوشينا بينا يخوا قد نحسنا وخوكو مسكينا ويخوا نعمل جوالا مع مستاكاني بكتي هوا بلبينا يا دايك عيبة وس بس بيكم شاكي خوي برو مشتاكي بعيبة بەڵێ بەڵێ دەست خۆش. کاک شلۆڤان پەڵپینەت بینی بەڵێ ینی بەجددی ئەوە بەجددی ڕووەیە کوردەکانی ئێوە کەشتێکی ئاوا بینی مەسەن لە دەرەوە دایکم ئێستا سەیری شەکە سەلامێکی لێەکەم بەڵام زۆر جار چوین بۆ پارک پەڵپینا بینن یان گەڵامەوە بینەڵە ئێستا بە خراپچین تۆ زەلێ بکەینەوە پێتانەڵم کورد لە هەر شوێنە بێ هەر کووردە ینی ئەوە هێوە نییە ناڵەکە لە ڤیدۆکەیاڵێ دایکە عیبە ینی دایک و باوکی هەمومان وایە شتێک نییە ینی خۆمانی لێ بشارینەوەمە ڕاستەقینیەکەیە بەسەر هەمووشمانە ئێ باشە باش نییە ئەو خواردنە کوردەواریانەش لەوێ هەر بخورێت ئارە وڵات لەوێش ئێستاش قابلەمەی ئاوا بەرنجیتی لێنێن ئێستاش پڵپینەکە خۆین کەرکوب بە سەر و پێ دڵمە هەر هەمووی بەڵێ کاک شلۆڤان هەموو ئەو شتە کولتوریانی لە کوردستان هەیە یاخود هەموو ئەو کولتوری کە کورد هەیەی بڵێ. ئەبێتە جێڕەخنە مەبەستم وەکو بۆ چوونی تۆ بەڵێ یعنی زۆر شتمان هەیە وەکوتم گۆڕانکاری پێویستە یعنی لە ڤیدۆکانە زۆر شت ڤیدۆکانی ئەمە هیەوەی خەڵک پێی بکەنێ بەس لە عینە کاتا مەسجێکی تایە ئەو شتەی ئێمەیکەی ناشرینە یعنی دایک و باوک زۆر لەگەڵ مناڵەکانی تون و تیژە زۆر شتمان هەیە گۆڕانکاری پێویستە ئەمانەوێ خەڵک لە ڤیدۆکانەوە ئەوە ببینێ لەو ڤیددیۆی کە یاری ئاست نەکەی بڵێ. پێم وایە ینی تۆ ڕەخنەکانت جگە لە کللتوری کورد ڕەخنە لە کللتوری ڕۆژهڵاتی ناوەڕاست هەمووی هەیەی مەسەەن کابراایکی ئەزنەبی یاری ئاسن بە دیار مۆسیقایەکی هادەەوە کات بەڵام عربێک سەرچۆپی گرت و وایە کوردەکە ئەوە یەکێکە لەو ڤیددیوانەمانە یعنی زۆری ئەوە ڕەخنە نەبووە یۆ بووی کۆمەدی بووە خەڵک پێ بکەنێ چۆن مەخسە نوع مۆزیقایەک بە نوعێک یاریاسنی پێوەکەی نوع مۆزیقایەکە بە نوعێکە یاریاسنی پێکەوەکێ بوو لە ڤیدۆکانمانەها یعنی 2 ملیۆن ڤیوی هەبوو ئەوە یەکێ بوو لە ڤیدۆکانمانەها ئینتەرناشنڵ بوو خەڵکی هەموو دنیا سێری کرد بوو نەک بەس کورد عەرەب و ئینگلیزی وەرە هەمووی پێت وانە ئەگەر لە ڕووی وەرزشیەوە تاقەیەکی باش نەبێ ناتوانانی هەڵپەرچێ بکەیت بە تایبەتی سێپێی و من دایمە حازرم بۆ پەرکێ ئەوە تا دەسماڵەکەم پێ ئێستا ئاوە حازر لەسەر پێم بۆ پەرکێ بەس وەڵی یعنی وەرزش ئەوە زۆر مهمە یعنی بۆ هەمومان بیکەین و بە تایبەتی لە کوردستانە خواردنەکەمان ئەوە نە قورسە و وەرزش بۆ تەندروستی زۆر باشە کاک شلۆڤان چی وای کردووە کە زۆر ئاشنابی بە کللتوری کورد دەبەرەوەی کارەکانت زۆرترینی لەسەر با بڵین ئەو بەرهەمە کللتوریانەیە یاخود لەسەر کللتوری کووردە چی وای کردووە کە زۆر ئاشنابی هاوکارم شوان پرسیاری لەکردی لەوەی کە بوونە تۆ 15 ساڵە لە دەرەوە ئەژیت بەڵام چی وای کردووە کە تۆ زۆر تێکەڵی کللتوری کردوبی چونکە هەندێکی ڕەنگە لە کوردستانیش بێت حەز نکات کە هەربیریشی لێ بکاتەوە یا بزانێ یاخود زانیاری هەبێت لەسەری بەڵێ من پێش هەموو شتێک یعنی کوردم سەربەرزیش بەوە کەمە کوردم شانازی یعنی بە شەڕواڵەکەمەوە کەم بە کلاشەکەمەوە کەم بە جامانەکەەوە یعنی چەند ساڵ دەرەوەی کوردستان بین و هەر کوردین و دایمە حەزیشم لە کۆڵچووری کووردە حەزم لە مۆزیقای کوردیە حەزم لە جلی کوردیە یعنی هەم ڤیددیوانە دەستمان پێکردەیە کەمەکە زۆر ڕەخنەمان پێ بۆ هەر خەڵک یان
ئەیان ویست وا بکەینە ئێمە واز لە ئیشەکانمان بێنین یەکەم جار لە بیرمێ ڤیدیۆیەکمان دانا بوو لە فەیسبوک 8,000 لایکمان بۆات بوو تەمنیش زۆر دڵم خۆش بوو ڕام کردە سەرەوە وتم دایکە سەیرکە 8,000 لایکمان بۆ هاتووە بە کوردی نووسرا بوو لە کاپشنەکە من نازانم کوردی بخوێنمەوە نووسرا بوو هەر لایکە و دوو تف بۆ دەم و چاویان تا ئەو ڕۆژ هەر ئاوامە کرد تفی خەڵکم لێ کردەوە یعنی هەدەستمان پێ کرد خەڵک زۆر ڕەخنەیەگرت و زۆر قسەی ناشرینە کرد بەس من چکا خۆم حەزم لە کۆڵچووی کوردیە ویستم یعنی کۆمدی شتی کۆمدی کوردی بکەم قەت وازم لێنەیەنا باش کاک شلۆڤان بە دوا ڤیدیۆ ببینین دوای دەگەڕێنەوە بزانین دوا کاری هونەری چیە زۆر باشە. باش لا يعني بەڕاستی ئەمەی کە لە کوردستان ڕوئەدات بەداخەوە ینی خەڵک ئەچێتە دەرەوە بیر لە شتێکی باش کردوەوە کە بۆ پاراستنی ژینگەکەمان زۆر گرنگە ئەنی پێتوانیە مەسەلەن بۆ نمونە ئەگەر لە دەرەوە یەکێک شتێک فڕێ بدات لەوانەیە غەرامە بکرێت پێدوانی ئەگەر ئەمە لە کوردستان هەبێتن بەو شێوەیە هەڕەمەکیە نابێتەوە خەڵک شت فڕێ باتە سەرجا بەلای منەوە ئەمە شتێکە لە کۆڵچوورەکەمانە ئەبێ فێری خەڵک بکەین یعنی یەوەنی ئێستا توانێت مارە هەمووان کۆبینەوە بچین بتڵێک هەڵبگرین بیکەین علاگەیەکەوە بەس شتەکە بەوە تەواو نابێ ئەبێ کۆڵچوورەکەمان بگۆڕین فێری خەڵک بکەین هەمە شتێکی ڕاستنی ئێستا لە ئەمریکا شتێک هەڵەیاتە عەرزەکەەوە دەکەس سەیریەکە لە کوردستان بەداخەوە بەعکسەوە یەکێ شتێک هەڵبگرێتەوە دەکەس سەیریەکە ئەو ڕۆژە من لە ناو بازار بووم شتێکم هەڵگرتەوە ئاوا بینیمێکی ئاوایەکی کە یعنی ها سەیریەوەکە یەکێکی کەوتی کاک شتۆڤان بۆ ناوی بەردەمی دوکانەکەی منیش پا بکەیتەوە تۆزێ یعنی بەگاڵتەوە وای وت بەس ئەمە شتێکی کۆڵچوریە ئەبێ ئێمە بیگۆڕین فکرات و ئایدیۆلۆژی خەڵک بگۆڕین. بەڵێ کاک شلۆڤان بە کورتی دوابەر هەموو دواکاری تۆ چیە بێ؟ زۆر خۆشحاڵم بۆ یەکەم جار لە قەناتی NRTەوە بە هەموو دنیا بە گەلی کورد بڵێم دەستم کردووە بە کارێکی نوێ لەگەڵ AD میدیا ئەیجنسی ها خزمەتی ژینگەی کوردستان بکەین. AD میدیا ئەیجنسیەکی ڕەکلامە کە کاری بەرهێنەمی میدیا بڵاوکردنەوەیە لە کوردستانە بەیەکەوە بەتەماین پارنر بکەین هە کوردستان پا بکەینەوە کوردستان پارێزین کوردستان سەوس بکەینەوە هەموو فەزلێک بەهار بێ لە جیاتی بتڵەبیر لەسەر جارەکان هەمووی گوڵ و گوڵزار بێ یارمەتی هەموو قەناتەکانیشمانەوێ هەموو خەڵک گەنجانی ئەم وڵاتە هەک بەیەکەوە کوردستان پا بکەینەوە کوردستان پارێزین. بەڵێ کاک شلۆڤان جەلال ئەکتەرێ کۆمیدی گەلێک سپاس بۆ تو گەلمەدا بۆی البەرنامە بەیانی دواش کوردستان.